کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی کرێنشینان لە هەرێمی کوردستان. لە ساڵی 2012ەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە پرۆژەیەک کردووە بۆ دابینکردنی چەند شوقەیەک بۆ کرێنشینان. دەگوترێت ئەمە یەکێکە لە هەوڵەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشە و گرفتی کرێنشینان. ئەم پرۆژەیە کە لە ساڵی 2012ەوە دەستی پێکردووە، بەڵام تاوەکو ئێستا بەهۆی کەمی پارە و قەیرانی ئابووری تاوەکو ئێستا ئەم پرۆژەیە نەگەیشتۆتە قۆناغی کۆتایی. چارەسەرکردنی کێشەکانی ئەم پرۆژەیە و کێشە و گرفتانی کرێنشینان و داخوازی و داواکاری ئەوان و وڵامی بەرپرسان سەبارەت بەم کێشەیە چی دەبێت؟ پرۆژەیە چییە؟ چۆنە کەی دەست پێ کردووە؟ ئەم پرۆژەیە کاکەمەرانی ساڵی 2012 دەستمان پێکرد 33 باڵەخانەیە 396 شوقەیە. ئیشەکە لە پێشە زۆر بەباشی ڕۆی هەتا ساڵی 2014 کە هینی داعش دەستی پێکرد و مەشاکل دەستی پێکرد، ئیشەکەمان تۆزێ وەستا. بەس دوای هەر ئیشەکەمان تەواو بوو وەکو شوقە وەکو عیمارات. ئێستا خەدەماتەکانی ماوە ئیشی تیاکەی. شوقانە شوقەی حکوومەتە، یانی شوقەی حکوومەتە. بەڵێ ینی ئامانجەکە بۆ خەڵکی فەقیر و هەژارە. بەڵێ ینی دوای تەواوبوونی بۆ کەم دەرامەتە بۆ کەم دەرامەتە بۆ کەم دەرامەتە. باشە، ئێستا دەبینم کاری تێدا دەکرێت، کەی تەواو دەبێ ئەم پرۆژەیە؟ وەڵڵاهی ئەم پرۆژەیە تەبەن ئێستاوە خەریکین، خەریکی خەدەماتەکەی ئیشمان تیا کرد بە شێوەیەکی باش ڕۆی هەتاکو دومانی یەکەمی. بەڵام ئێستا مقاولەکە تەبان زۆر بە سستی ئیشتاکە لەبەری کە پارەی نییە. ینی پارە کێشەی پارە هەیە، زۆر سەرەکیە کێشەی پارە. ینی ئەگەر پارە نەبی پرۆژەکە تەواو نابێت. نەتەوان تەواو نابێت. چۆن تەواو بێت؟ مقاولەکە سلفەوە نەگرێت، ینی بەچی ئیش بکات؟ چەندی پارە دەوێت؟ پارەکەی ئێستا سلفەیە تەبان وەریەگرێ. سلفەی ئەخیری کە هەیەی 40 بۆ 50 میلیۆنە. هێشتا وەری نەگرتو مقاول. ئەگەر وەریگرێ 50 میلیۆن چەند دینار؟ دینار تەواو کەوایە دۆلار نییە، ترسام لەوەی کە پارێکی زۆری بوێت. نە پارەکە بە دینارە. ئەگەر ئەو سلفەیە ئێستا وەرگری ئیشەکەی زۆر بەباشی بەڕێوە دێت. باش، ئێستا لە سەدا چەندی تەواو بۆ لە سەدا چەندی ماوە؟ ئێستا لە سا چلی ئەو مەشروعی ئێمەکە ئەو ئاوەڕۆیە، بەس ئەو ئاوەڕۆیە مقاولەکەی ئێمە ئیشی ئەو ئاوەڕۆەکە لە سەدا چلی تەواو بۆ لە سەدا 60 ماوە. بەس ئەوە، بەڵام تەواوی پرۆژەکە پێدوای لە سەدا 80 تەواو بوو بێ؟ مەشروعەکە بە کامیلی هەمی تەواو بۆ خەدەماتەکە مەخسووس خەدەماتەکەی بەس خەدەمات ماوە. بەس خەدەمات ئەگەر پارە هەبی بە ماوەی چەند تەواوی پرۆژەکە بە ماوەی 3 بۆ 4 مانگ هەمی تەواو. 3 مانگ 4 مانگ ینی ئەگەر پارەی تەواو هەبێ کەسێک دەیەوێت ینی خانە و کڕ دەتوانێت کلیلەکەوە گرێ بچێتە ماوە. بەڵێ. باشە، ئەو شوقانە چەند ژوورە؟ دوو ژووری نووسنیتە لەگەڵ هۆڵێکی گەورە، لەگەڵ مەطبەخێ، لەگەڵ مەمەڕێ، لەگەڵ مەرافقان. مەساحەکەی چەندە؟ 100 مەترە تقریبا هەموو ینی 100 مەتری مربع دەکەوێت. 100 مەتر مربع بۆ کولی شوقەیە. بۆ هەر شوقەیەک 100 مەتر دوو ژووری نووسنە؟ دوو ژووری هۆڵێکی گەورەیە لەگەڵ حەمام، تەبەن مەرافق، مەطبەخ، بالکۆنی شتیا وەکو دیار ئاوا و شوقەیەک. بەڵێ، کەوایە ئەگەر پارەکە دابین بکرێتن لە ماوەی 2 مانگ 3 مانگ، لە ماوەی 3-4 مانگە هەموو شتێ تەواو بێت. خەدەمانی تەواو بێت، دابێت شەکرێ بەسەر هاوڵاتیانە ئەوەی کە مستەحق. پرۆژەی یەکەی نیشتەجێبوونی کرێنشینان کە لە هەولێر جێبەجێ دەکرێت، هەرچەندە کاری تێدا بەردەوامە، بە سستی کارەکانی تێدا دەکرێت، بەڵام وەکو بەرپرسانی ئەو پرۆژەیە باسی لەوە دەکەن ئەگەر حکوومەت بە زوویی پارەی ئەو پرۆژەیە دابین نەکات کە پێویستی بە 2 میلیۆن دۆلاری ئەمریکیە، ئەوە ناچار دەبن کە پرۆژەکە ڕابگرن و نەتوانن لە ماوەی دیاریکراوی خۆی کاوان چاوەڕێ دەکەن، دەڵێن ئەگەر حکوومەت پارەکەمان پێ بدا ئەوە لە ماوەی کەمتر لە 4 مانگەمە کلیلی شوقەکان دەدەین بە هاوڵاتیان. ئەم پرۆژەیە چۆنە؟ بەرپرسان دەڵێن بۆ هەر شوقەیەک کە لە هەر بینایەکی بلەم شێوەیەدا یەکەیەکی نیشتەجێبوون 12 یەکەی نیشتەجێبوونی تێدایە. بۆ یەکەی نیشتەجێبوون کە باشترە بڵێم شوقە 4 دەفتەر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەستاوە.
لە ئێستادا ئەگەر حکوومەت بۆ هەر یەکەیەکی نیشتە جێبوون 50 وەرەقە 5,000 دلار لە خێزانێک وەگرێت کە کۆی خێزانەکان 396 خێزان لە خۆ دەگرێت ئەم شوقانە ئەو پارەی کە ئەم پرۆژێ پێویستی پێیەتی نزیکەی 2 ملیۆن دلارە ئەوە تەنها ئەو خێزانانە ئەو پارەیە دابین دەکەن و لە ماوەی 3 مانگ پرۆژەکە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە. تۆ کرێتی فۆرمت پڕ کردوتەوە کە تۆ کرێتی لای حکوومەت هەرگوتیان فۆرمی پڕکەنەوە ئەوەی کرێتیە و عاردی دەدەین و ئەویشە تا ئێستا هیچ شتێک دیار باشە فۆرمت پڕ کردوتەوە بەێ باشە ئێستا لە خەڵکی هەولێری بەێ باشە لە هەولێر 3 مانگی داهاتوو 396 یەکەی نیشتە جێبوون دابەش دەکرێت بەێ تۆ وەکو کرێتیەک ینی پێت وایە دەبێت چی میکانیزمێک دابدرێ بۆی ئەو خانووە بەتوو بدرێت ئیمکانێتی چەندت هەیە پێشینە دەتوانی بدەی ناتوانانی بدەیت ناتوانم هیچ ناتوانانی بدەیت نەوەڵڵا یعنی ئێستا ئەگەر شوقەیەک بە تۆ بدەن 100 مەتر مربع لە هەولێر ئیمکانێت هێوە نییە پێشینە بدەیت نەخێر هیچ نییە بەس دەتانم لەسەر مەعاشەکەی بنێن مانگانەوە دەدێ وەرەگرین تۆڵ چەندت پێ دەدرێ مانگانە وەڵام ماگانە ئەزانی چەند 4 وەرەقەم پێدرێ مانگانە 400 دلارت پێ دەدرێت باشە تۆ کەم دەرامەتی 400 دلارت پێ بەڵام خەڵکێکەیە دەڵێ ینی لە وەرەقەیەک زیاتر ناتوانێت وایە کابرا عملەبی ناتوانانی وەرەقە چیش بدا نەکەرەوە لەبەرەوەی مار و مندار و کرێزیاتی کو دەتوانانی بەچی بدا تۆ خانی خۆت هەیە لەگەڵ باوکت دانیشت باشە پێشتر هیچ سونمەند بۆی شوقەت بۆ دەرچووە فۆرما لێرە تەسمیل کرد لە شارەوانی یەک چون ناومان هەموو نووسە ئیساخ و ڕسم و هەمومان بەگەدا پاشی مانگەکی تەلەفۆنم لۆ هات گوتی لە نیشتە جێبوون پەیوەندی لەگەرە جوابم داوە هەتا لۆم کردەوە بە تەلەفۆنی خۆم گوتی کاکە داوای لێ بردن دەکەین وەڵایەوە ناوی تونیە ناوی یەکەشکەیە ئەوەی کۆریەکان لە بۆ کۆریەکان ینی ناوت دەرچوو ناوشم دەرچوو بوو لە بۆ کۆریەکان گوتیان تۆ بە بەغاڵەت باشی پێم بڵێ بە باشی ینی یەکەم جار ناوت دەرچوو تەلەفۆنیان بۆ کرد ناوت چییە؟ زاهر تاهێر زاهیر شوقە یان خانوو نەیگۆ هیچ گوتی لە نیشتە جێبوون پەیوەندی لەگەرە هی لە بۆ خانی کۆری بەڵێ ئەمش گوتم کاکە ناو تەکسی بووم نەفرات ئیش دەکەن دەچوونەوە دارەوە غژاغژێت بەخۆم لۆم کردەوە بۆی داوای لێ بن دەکەی کاک هیتونیە غەرەی ئەوەندەی بە من ئەوجە تۆ چی تێگەیشتی پێ دوایە غەڵەت بووە ئەمن نازام هەرچی برێم نازان شکۆ لێ وێن دەردەتانی ناوی یەکەشکە مۆزە باشە چەند ساڵە تۆ خێزاندار 2002 کەوایە 9 ساڵە خێزاندار چەند منداڵت هەیە ئێستا ئومێدی ئەوە تێ ناوت لەو شوقانە دەرسێ لە ئومێدت هەیە ینی گومان دەکەی واستە واستە کاری ئیشاڵە نامینی پێشتر هەبوو ئەمن پێشتر بەری هەبووە بەس ئێستا ئیشاڵە نامینی ینی پێشتر هەبوو ئاگانە بە من ناوم دەرچوو تەلەفۆنیان مکرد کە تەلەفۆنم کردەوە دەیگۆ برام وەرە ئەوە فۆرمەکەت ئەوە تە ناوت بینە هەفتا وەرەقە دەدەی مانجی دووەرەقە بوو شتە شێوا بودەدا لۆ گوندی کۆریەکان دوگوتی غەرەت ئێستا چەند پارە دەدەی بۆ شوقەیەک مانگانە بۆی ببێتە ئیتۆ توانای چەند هەیە وڵای هیچم نییە پێشەشیم نییە نانە مانگانە مانگانەوە حکومەت چەندی دانا هەنجین یانی دوو وەرەقە 100 دلار 150,000 وەرەقە نا 150,000 150,000 پێ دەدرێت کەواتە ئیمکانیەتی کەم دەرامە 150,000 ئەمە 150,000 دەتانی بدە باشە تۆ چی دەڵێ مامۆستا گیان والله ئێستا بڕیارێک حکومەت بڕیارێکی شەشی وای چەسپاندووە بەڕاستی واستەکاری و شتی نابەجێ و ناڕێک و ئەو جۆرەشتانە نەمینێ ئەو ئەمەش مەمنونی ئەو حکومەتین بەڕاستی ئەگەر ئەو شتانە نەمینی ینی دەتەوێت دادپەروەریە بی تیر و پشک بە تیر و پشک نەکە تۆ بە تەمەنت پێ باشیان بە تیر و پشک واللهی بە حکمی کرێزیاتی کابراایك چی زۆر کرێزیە کوێ بدەنەوی بدەنەوی ئێستا لە فەرزێدا من 12 سال کرێتی بووم برایشم 40 سال کرێتی لۆ بدەنەمە با بدەنەوی بدەنەوی بەس بە قەزای تیر و پشک زۆر فروفێلی تێدا دەکرێت تۆ ئاگاداری ئەوەی کە 3 مانگی تر شوقەدا بەش دەکرێت لەسەر وڵا ئاگادارنی منم گرینگە ئەم هەوڵە زۆر خۆش 396 شوقەیە لە هەولێردا بەش دەکرێت باشە ئیمکانێتی چەندی کوڕەکەت وڵی ساق تەکسیە چەندی پێ دەدرێت والله ئەگە
هەرچەندێک بە منە توام تعویزی باشە حاجی گیان هەر کەسێک یارمەتی دەڵێ بدەین. من شوقم دەبێ و پارەشی نییە دیکە لێ باشە پارە بەس نییە. چەندی پێ دەدەێت؟ کابرا معاش ئێستا خۆر چەندی نییە. کرێ دەدا؟ ئێستا 150 150 یعنی تۆ ڕازی ئێستا کوڕەکەت بە 150,000 دینار ببێت بە خاوەن شوقەیە؟ مەمنونش گرینگە یانی ئارەوە باشە تۆ وەکو باوکێک باوکێکی کرێچی بە حکوومەت دەڵێ تکایە ئەو پرۆژانی کە لە خزمەتی فەقیر و ئەژارە درێژەی پێ بدە با کرێچی نەمینێ ئینشاءالله وا دەکەن تۆ پێیان دەڵێ یان پێیان ناڵێ پیانەڵێم مەمنونش یانی زۆر گرینگە زۆر گرنگە و زۆر چاکش لەبەرەوەی لە گەنجێتی ببێت بە خاوەن شوقا الحەمدوللا بۆ خۆی توانێت خۆی پێ بگەێنی لە پیری خۆش نییە ناوەڵ تۆ بە پیری بوویە ساحبخانی ئارەوەڵ چێژ لە خانی ژوەر نەگرێت ناوەڵ اختیار مزە مەساحب خان ساحب ما حکوومەت چی بکە بۆ کەم دەرامەتان باشەوە بی خەڵکی کرێنشین کەم بێتەوە حکومت ئەگە یارمەتی کەم دەرامەتان بدا ها طبعا بابی ملەتە ئەگەر بابک باش بوو ئەولادەکەی بابەکەی زۆر خۆش دەوێت ئەگەر حکوومەتیش ئەم کارە بکە ملەت هەموو حکوومەتەکەی خۆش دەوێت باشە بە بۆچووری تۆ زەویان پێ بدا باشە کەم دەرامەت یان شوقا شوقەکەیان پێ بدە باشترە شوقەکە لەبەرەوە کەم دەرامەت ئەو هێزەی نییە ئەو تااقەتەی نییە ئەو ئیمکانەتی نییە لە بۆ ئەوان شوقەکەیان بداتێ باشە 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 تۆ کەم دەرامەت یان زەنگینی بەخوای ئەو پەڕی هەژارم هەژاری کاسبیش دەکەم کابراایکی وێنەگریشم بەڕاستی کار و کاسبی نەمایە باش ئێستا حکوومەت بەنیازە شوقە دابشکە بەسەر خێزانی کەم دەرامەت لە ئیمکانێتی تۆ چەند دێ ماگانە بدەیت بە حکوومەت ناتوانێ بیدە ناتوانانی من ناتوانم بەسەر پێ قمڕاوەستای من ناتوانێ بیدە چۆن دەبیەوە بەڵام ئەوە ناتوانی چەند ساڵە کرێچی؟ 10 سال کرێچی من چەند منداڵت هەیە؟ 5 منداڵت بەڵێ 10 ساڵە کرێچی بەڵێ باشە بۆ نتوانیوە ببێ خاون بەچی بمێ بە تەکسی بە تەکسی نابێت نەخێت باشە فۆرمت پڕ کردوتەوە زارەگا بۆ شوخەکان بۆ شوخەکان بەڵێ. یانی ئێستا ناوی تۆ لە لای حکوومەتە نازانم فۆرمەکەت پڕ کردوتەوە گۆڕاوە نازانم باشە تۆ پێم بڵێ 10 ساڵە کرێچی بەڵێ. 5 منداڵت هەیە باشە 10 ساڵە کرێچی من 3 مانگی تر بەڵێ. شوقە دابش دەکرێت بەڵێ. 396 شوقە بەڵێ. ئاگاداری ناوەڵە ئاگادار بێ باشە دەڵێن ئەو کەسانەی کە فۆرمیان پڕ کردوتەوە تیر و پشک دەکرێت شوقەکان بەوان دەدەن ئەگەر ئەوکە فۆرمەکەم نمابی گۆڕابێ ئەو چۆن ناوم نمابێ چۆن دڵنیای نەماوە تاکیریشم نماوە ما بە چەند دایاندامی حکومەت دەیدام ماگانە چەند پێ دەدرێت 150 150,000 بەڵێ کەوایە توانای تۆ وەکو شۆفێرێکی تەکسی $100 بەڵێ زیاتر یان $120 بەڵێ لەگەڵ $2,000 بەڵێ لە هەموو داهات و لێرە ڕادچی ئەوروپا لەوێ دەژی ژیانێکی بارەمە نەملەتیوی نەنەتەوەیوی نەدینە دینی ویە نەقەون وشی بۆیە هیوێندەری خانی دەداتێ جێەکە دەداتێت ماڵی کرێ بدە خەڵکی ئێرە دەرە کری زۆرم پێ نادرێ ینی دەڵێ 100,000 پێ دەرێ 150,000 قەتن وەیە بەڕاستیەکەی حکومت بەخۆی دەزانی ئەگە مساعدە بکە بەس ئەگە ڕەمەژ بکا بیداتە لاوە جودا حکومت بەخۆی چاکە دەزانانی لۆ فەقیر ژانی فەقیر خۆش بیت و ئەڕەمە بیتن کەوای پێویستە حکومت ئەو کارە بکاتن حکومەتی ملت کو بە ئەڕەمەی خۆی بزانانی مادام بە حکومەتی خۆت بزان دەبێ حکومەتش ئەوەی بنێتەوە کوڕ و باب و برای خۆی بزان بابزانین تاوکوی ئێستا چەند خێزانی کرێنشین هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ سەبارەت بە نسبەتی ئەو خێزانی کرێنشینێ یاخود ئەو کرێچەیە کە لە ئێمە تۆمارکەوە ناسەوامداتێت لە سەروی 900,000 لە هەرێمی کوردستان لە ئێمە کە 7 نێناتیمان هەیە لە هەرێمی کوردستان 900,000 بەس ناوی لە لای ئێوە بەڵێ ناوی ناسامەوە گرتووە بەڵام زیاتریش هەیە زیاتر هەیە کە نەهاتۆ ناوی لە ئێمە تۆمارکە بەڵام کرێنشینێکی زۆرتر شێ وە کرێنشینیش کرێچیش بەردەوام
بەردەوامە ینی لە بنبڕکردنی ینی لە زیادە بوون باش ئەگەر بڵێن ئەوانەی ناویان تۆمارە و ئەوانەشی ناویان تۆمارنی ڕێژەکە چەندە بە پێی ناتوانین ڕێژەی 100 بڵام بە پێی زانیانی وردبینی ئێمە کە وەکو اختصاص و مهنەی خۆمانە کۆمەڵی کرێنشین دەتوانین بن لە سەری 150,000 کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە باشە سەبارەت بەو پرۆژانی کە تاوەکو ئێستا بەتایبەتەوەی هەولێردا بەش نەکراوە سەبارەت بە تەواوی پرۆژەکان تێڕوانینی ئێوە چییە؟ ئێمە وەکو کۆمەڵی کرێنشین سیرمان کرد لەو پرۆژانی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی بۆ کرێنشی و لەژێت تموحی ئێمەدانە تموحی کرێنشینان دانیە یاخود دەتوانین فراغی پڕ نەکردێتەوە بڵێن کرێنشین بنبڕ بکە یاخود کەمی بکاتەوە ئەو پرۆژانی کراوە زۆری کە کردیتان کە لەوە بەرهێنان و ئەوەی کە بڵێن کۆمپانیان هەیە کە کردیتیان و زەویان پێدراوە لەلایەن حکوومەتەوە هەمووی بۆ ئەوەی کە خاوەن پارەدار و پارەیان هەبووە ئەنی هەژار نەبوون کەم دەرامە بەڵێ کەم دەرام نەیتوانێت شقێک بکری بە 5 دەفتەر 6 دەفتەر بچی بکرێن کە دەڵێ کرێنشین یعنی هیچ ئەوە تا پرۆژانی کە دەکرێن ینی لە توانای خەڵکی کەم دەرامەت نییە نەخێر کەواتە ناچێتە قالبی پرۆژەکانی کەمکردنەوەی کرێنشین ئێمە بەنسبەتی ئەو پرۆژانی کە کراوە یەکە نیشتە جیبنان کە کراوە من لاریمانە زۆر دەستخۆشیش دەکەین لەو وەبەرهێنان و لە حکوومەتیشکە یەکە نیشتە جێبوون دروستەکە بەڵام مەسەرەی کرێنشین و کەم دەرامەت بەرە لە بەرژەوەندی ویدا نەبووە لە بەرژەوەندی ئەوەی پارەدار و ئەوەی خاوەنی سەرمایە بوونە باشە ئەی چ بکرێت بە بۆچوونی ئێوە چی بکرێت بەڵێ ئێمە داوامان کرد ئەو یەکە نیشتە جێبوون و خوددا پێدەڵێن سندوقی نیشتە جێبوون کە ئێستاوە خەریکەوە حکوومەت بۆ ماوەی تقریباً 2 مانچکە تەواویەکە باشترین چارەسەرە بۆ ئەوەی کە کرێنشین کەم بکرێتەوە لە هەرێمی کوردستان بۆ دوو هۆکاری یەکەم لەبەرەوەی بۆ دەرژخانە بۆ ماوەی 20 ساڵە دومیش پێشەشی تێدانە و حکوومەتیش پارەیەکی کەم پێشەچی نادا بەڵێ و بۆ ماوەی 20 ساڵی تر اینجا قسە ئەم پارەکە ئەداتەوە بەڵێ بە ماوەی 20 ساڵ کرێنشین کە ئەوە لەواتکەواتە لە بەرژەوەندی کرێنشیندایە پرۆژەی ئێستای حکوومەت لەسەر زەویەکی 400 مەتری 12 یەکەی نیشتە جێبوون دروست دەکات بۆ هەر یەکەیەکی نیشتە جێبوون 100 مەتری تەرخان کردووە پێ وایە ینی خێزانە کەم دەرامەتەکان لە توانایاندا بێت بۆ هەر یەکێکی لەم شێوەیە 5,000 دلار بدەن و مانگانە 200 دلار بدەن هەر شوقەیەکی نیشتە جێبوون دروستەکەی حکوومەت ڕقیبی لەسەری یعنی وەکو لە دائیرەی لە وەزارەتی ئەوەدا لە هەر شوێنێکی بێ ڕقیبی لەسەر ئەو شوێنی ئایا بۆ کەم دەرامەتیان بۆ خەڵکی دەستی پێ نەکرێت بۆیە ئەوەی کە حکوومەت دەیکا لەگە دەستەوە بەرهێنان وەلەگەرەوە هەبەرهێنانە ناچێتە قالبی خزمەتی دەرامەتەوە ئەگەر حکوومەت ڕقیبی لەسەر بێ و دەستی بەدەستی نەکرێت و یەکسەر ئەو یەکە نیشتە جێبەرن بەنای کرێنشیان دروست بکە بدرێتە کرێنشینە بەڵێەوە لە بەرژەوەندی باشە بۆ ئێوە دژی دابەشکردنی زەوی زەوی من دژنی ما کاکە من دەڵێم لە کابینەکانی ڕابردوو زەوی دابش کرا کوارێکە نیشتە جێبوون فرۆشراوە سوودی نەبوو چۆن فرۆشراوەیان يعني خلق فروشتي سودمن بحكومة 200 متريات شو فروشتي بينك راوي كاو خانو فروشتي شو كوايا دابش كرني زوي لبنرته بخلش كم درامات بالي هم سودمن بحساب دبي وبيه ناشينات وان لكريتاتي رزقاني بي بو دابش كرني زوي اگر حكومة تواو بوجيبو دا منك وخدمة گزاري بو انا دابش كرني زوي هيس استفاده شنو بكرنش ئێستا بەشێک لە کرێنشینان چاوەڕێی کلیلەکە دەکەن بەچێ گەیشتان پرۆژێ بەڵێ ئەو پرۆژەی لە قۆناغەکانی کۆتاییایە وەکو یەکەکان تەواو بووە بەڵام پرۆژەی خزمەتگوزارەکانی ئاوەڕۆ و ڕێگاوبانەکەی و کارەباکەی پێویستە تەواو کرێ من لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی پرۆژەکەم کرد و چاوم بە بەڵێندەرەکان کەوتوە سەرپەرشتاریانی پرۆژەکە و داوای بودجەشمان کردو لە ئەنجومەنی وەزیران بۆ تەواوکردنی خزمەتگوزارەکانی لەگەڵ دابینکردنی بودجەکە و بەردەوامبوونی بەڵێندەر لەسەر کاری خۆی ئومێدەوارین لە ماوەی 3 مانگی داهاتووە تەواوی خزمەتگوزارەکانی تەواو بێت ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەیە چونکە دواتر دوای ئەوەش کێشەی گەیاندنی کارەبامان هەیە بێ وەزارەتی کارەبا چارەسەری بکات بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردنەوە هەیە ئومێدەوارین لە ماوەی 3 مانگی داهاتووە هەموو خزمەتگوزارەکانی ئەو یەکە نیشتەجێبوونانە تەواو بکەین باشە ئێوە کەوایە چاوەڕێی پارەکە دەکەن نەخێر ئێمە بەڵێندەرمان ڕاست پاردووە کە بەردەوام بێ لە کاری خۆی بەڵێنمان پیاوە کە پارەکەی بۆ دابین بکرێت خۆشبەختانەش قسەکردن لەگەڵ ئەنجومەنی وەزیران وەڵامەکەی ئیجابیە ئومێدەوارین لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە بە فەرمی
ئەو نووسراوانەی کە کردومانە ڕەزامەندێکی بێتەوە. کەوا کێشەمان نییە لە ڕووی داراییەوە بۆ تاواکردنی تاوی پرۆژە. ئێمە کە قسەمان لەگەڵ کردوون لەگەڵ انجومەنی وەزیران پێیان ڕاگەیاندون کە ڕەزامەند دەبن، بەڵام هێشتا بە ڕسمی بۆم نەهاتوێتەوە، بەڵام گرنگەوەیە بەڵێندەر بەردەوامە لە کاری خۆی و پرۆژەکە ناوەسێت و خزمەتگوزاریەکانی جێبەجێکرد. دەتوانین بڵێن 3 مانگی ئیتر کۆتایی پێدەیە ئەو پرۆژێ؟ ئومێدەواری. باشە. ئەگەر بینە سەر شێوازی دابشکردن یاخود نرخی ئەو یەکەی نیشتە جێبوونانە، ئێوە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە کە سەرپەرشتیاری کۆی ئەو پرۆژێن ڕاتان هەیە سەرپەرشتی ئەو پرسە دەکەن یاخود بۆ لایەنی دیکە بەجێ دێن؟ ئەو بابەتە خۆی لە ئەساسە لە بنەڕەتە و پرۆژێ بۆ کەم دەرامەتان دروستکراوە، بە تاکید ئەو لایەنانەی پەیوەندیدارن بەو بابەتەوە بێ بەشدار بن لە پرۆسی دابشکردنی یەکەکانە و هەوڵین بە شەفافترین ڕێگا ئەو پرۆسەیە بکرێت و ئەوانەی کە شایستەی ئەوەن کە ئەو یەکانە وەرگن و وەری بگرن. دواتر بە پرۆسێکی بەردەوامە ئێمە لە ماوەی بەرنامەی 4 ساڵی داهاتوو کە پێشکەشی ئەنجومەنی وەزیران یەکەین ژمارەی شتر یەکەی نیشتە جێبوون دروست دەکرێت لە چوارچێوەی بەرنامەی 4 ساڵی داهاتووە، بەڵام ئەمانی کە تەواو بن گرنگەوەیە زۆرترینی ئەو کەسانی سوودمەند من لی کە کەم دەرامەترین هاوڵاتی ئەم وڵاتن. باش ئەوە گرنگەکە لەوەدایە خەڵکی کەم دەرامەت بە بێ واستە واستەکاری شوقەکە یاخود یەکەی نیشتە جێبوونەکەیان پێ بدرێت. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە، ینی ئێوە پێشەشکی وەردەگرن پارە یاخود پێتان باشە وەربگیرە وەکو ڕای وەزارەت، چونکە ئەمە بەپێی زانیاری ئێمە هەر یەکەیەکی نیشتە جێبوون نزیکەی 4 دەفتەر دۆلار ینی پارە کەوتووە لەسەر حکوومەت. ڕاتان چیە لەسەر ئەمە؟ خۆی ئەو پاری کە لە کرێنیشی لەوانە وەرە ئەگیرێتەوە کە سوودمەندە بن لە یەکەکە ئەچێتەوە سندوقی نیشتە جێبوون دووبارە بەکارهێنرێتەوە بۆ ئەنجامدانی پرۆژەی تر. ئەگەر من بەڕای من بڕارێکی کۆتایی نییە لەو بارەیەوە، بەڕای من ئەگەر پارەیەکی پێشەشی ژۆرگیرێ بێ بە ئاستێک بێت کە لەگەڵ توانای کەم دەرامەتە بگوجێت، چکە لە سەرەتایە لە ئەساسە لە بنەڕەتە خۆی بۆ کەم دەرامەت دروستەکرد. جا ئەگەر رێشێک مەبلەغێکی باش پارەی هەبێت دەتوانین ئێمە بە کەم دەرامەت حسابی نەکەین بەڕاستی، یاخود ئێمە کابرا ناچارکەین بچێ قەرز کات لە شوێنی چترەوە بۆی بتوانێت ئەوەی پێدا بیکە. ئەگەر پێویستیش بکات من پێم باشە کەمترین ئاستی پێشەشی لە هاوڵاتیان وەربگیرێت. پێ دوایە کەی دەست پێ دەکات؟ دوای 3 مانگی تر، دوای تەواوبوونی یاخود زووتر؟ ئەبێت بەڕاستی خزمەتگوزاریەکانی تەواو بێت، واگەر ئێمە زانیمان بودجەکەی ئەوەی کە پێویستە بۆ خزمەتگوزاریەکە تەواودا بین کراوە و ئیشەکان بە ڕێکوپێشی ئەڕوا بەڕێوە، لەوانەیە چەند هەفتەیەک پێش تەواوبوونی کۆتایی دەستکەین بە پرۆسەکە، بەڵام خۆی وا گونجاوترە وا ڕاسترە لەگەڵ تەواوبوونی پرۆژەکە بۆ ئەوەی کە بەڵێندەر ئیستیلامی ما بڵێن وەرگرتنی سەرەتایی لێ وەربگرین، دواتر دەستکەین بە پرۆسەی دابشکردنی یەکەکان بە پێی شایستەی هاوڵاتیان. نزیکەی 150,000 خێزان هەیە لە هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا خاوەنی خانوونین و کرێنشینن. پرۆژەیەک لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان لە 2012ەوە تاوەکو ئێستا بە هەڵبسێردراوی ماوەتەوە پرۆژەکە ناکەوتۆتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە، بەڵام وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتە جێکردن دەڵێت بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران سوورین لەسەر ئەوەی لە ماوەی 3 مانگی داهاتوودا ئەو پرۆژەی نیشتە جێبوونە بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خێزانە کەم دەرامەتەکان. بۆ ئەوەی ڕێژەی کرێنشینانیش کەم بکەینەوە پێویستە پرۆژەی جۆربەجۆر لەم وڵاتە و لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسوێت.